بەپی فەرمانێکی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پێویستە پەرلەمانتاران ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پارێزگاکانی خۆیان سەرپەرشتی و چاودێری کارەکانی پارێزگاکە بکەن و پێشنیاری پێویست لەبارەیانەوە ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن. بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کەریم مەلاشکر کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن ئێستا لەلامان سڵاو لێ بە بەیانی بەخێر بێ سەر چاوکە عەزێتماندای بەم بەیانیە بەخێر بێ سەر چاو. ئەگەر باسێکمان لەو فەرمانە بۆ بکەی چەندە گرنگە چەندێەوە دەسوڵاترەکە؟ بەڵێ ئەوە فەرمانێکی نیابیە کە وازانم ڕۆژەکەی ڕۆژی 12 بەڵێ ئەمە لە ڕاستیە لە ئەسڵا ئەمە پشت بە یاسایەکە بەسێ کە یاسای ژمارە 27 ساڵی 2019 کە بڵێن ئەنجومەنی پارێزگا و قەزاکانی پێ هەڵوەشێنرایەوە کە ئەمە بۆ خۆی لە ئەسڵا هەموارکردنی یاسای ژمارە 12 ساڵی 2010 ئەنجومەنی ساڵی 2017 ئەنجومەنی پارێزگا و قەزاکانە پشت بەوە ئەبەسێ، یعنی ئەمە شتێکی نوێ نییە لە ڕاستیە، بەڵام ئەمە کاراکردنی ئەو یاسایەیە کە بڵێن یاسای ژمارە 27 ساڵی 2019 کە هەمواری یاساکەی پێشخۆیەتی. ئەمە تا ڕادەیەک لەو فترەی ڕابردووەوە لە ساڵی 2019 ژێر فشاری جەماوەری و ئەو خۆپیشاندانانەی کە لە عێراق هاتە کایەوە بە تایبەتی لە بەغا ئەمە وای کرد ئەوان وایان پیشاندا کە ئەنجومەنی پارێزگاکان بڵێن چۆنەڵێ حەلەقەیەکی زیادە و گەندەڵێکی زۆری تایە و گەندەڵیش لە پارێزگاکان بەهۆی ئەو ئەنجومەنەوەیە، بۆیە ئەو یاسایە دەرکراوە کارەکانی ئەوان هەڵپەسێردرا، کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان هەڵپەسێردا لەگەڵ هی قەزاکانە، بەڵام ئەمە بۆ خۆی لە مادەی 122 دەستوری عێراقیە هاتووە، یعنی ناتوانن هەڵی وەشێننەوە و لە ماوەی 3 ساڵی ڕابردووەوە بۆ 3 ساڵە چێ بڵێن ساڵی 2021 و 22 دەرکەوت کە بوونی ئەنجومەنی پارێزگاکان بوونی باشترە لە نەبوونی، بۆ ئێستا بڕیار دراوە لە ساڵی داهاتوو لە مانگی 2010 هەڵبژاردن بکرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان تا ئەو کاتە هەستەکرێت پارێزگاکان لە عێراقا دەستکراون یا بڵێ چۆن بە شێوەیەک مامەڵاکەن کە خۆیان هەموو دەسڵاتەکانیان لابێ. بۆ ئیسا ئەمرە نیابیە ئەم فەرمانە نیابیە دەرکراوە بۆ ئەوەی ئەم فترە زەمەنیە تا ئەو کاتە پەرلەمانتارەکان لە پارێزگاکانی خۆیانە هەم چاودێری و هەم سەرپەرشتی پارێزگاکانی خۆیان بکەن و لەگەڵ ئەوە شتێکی تریش هاتووە ئەوش ئەوەیە کە بڵێن هەڵسەنگاندنی پارێزگاکان کۆمەڵێک بابەت هاتووە ئەبێ لە ماوەی 72 سعاتە پەرلەمانتار بۆ پارێزگانەی کە دیاری کراوە ئەبێ هەڵسەنگاندێک بکەن ئەمە تا چەند ئەو پارێزگایە توانای بڕیاردانی هەیە، تا چەند دەسڵاتەکانی دابش کردووە، تا چەند لە مەجای وەبەرهێنان و ئەوانە پارێزگاکە سوودی لە پارێزگارەکە بینیوە و دوایش ئەڵێت و پێت چۆنە ئەم پارێزگارە ئایا بمێنێت پلەی باشتری پێ بدرێت لا ببرێت. ئەمە داواکە لە ماوەی 72 سعاتە ئەوە کەمێک بەنیهێنی هاتووە بۆ پەرلەمانتارەکان کە بۆ ئێمە هاتووە بۆ هەموو پەرلەمانتارەکان هەریکو لە پارێزگاکەی خۆی هاتووە کە ئێمە هەڵسەنگاندن بۆ پارێزگارەکان کە دیارە نیەتیان وایە ئەم هەڵسەنگاندنە بۆ ماوەی ئەم چەند مانگەی کەماوە بۆ هەڵبژاردن ئەگەر هەر پارێزگارێک لە فترەی ڕابردووە ئەدای باش نەبوو بێ و کۆمەڵێک لە ئەندام پەرلەمانەکان بڵێن ئەم پارێزگارە ئەدای باش نەبووە گوانیەوە کرێت لا بدرێەوە خەڵکی تر بخرێتە شوێنی باشە ئێمەی دەستکراوە کردو لە ڕاستی. باشە کاکەریم لە ماوەی ڕابردوودا دەزانین تۆی کورد بە تایبەت گلەیی لە کارەکانی ڕەخنی لە کارەکانی پارێزگاری کەرکووکێ، ئەمە ئێوە دەستکراوە ناکە کە پێشنیاری ئەوە بکەن کە ئەدایان پارێزگارە وەک پێویست نییە مامەڵێکی یەکسان ناکە لەگەڵ پێکاتەکانە؟ ئێمە لە ڕاستیە نەک پارێزگاری کەرکووک پارێزگارەکانی تریش هەم بڵێن دیالا و هەم سەلاحەدین و کەرکووک و نینەواش بە هەمان شێوە ئێمە ئەبێ تەقیمان بۆ بکەین، بەڵام لە ڕاستی ئەمە بۆ ئێمە شتێکی باشە لە کەرکووکە ئەو ئەندام پەرلەمانە کوردانەی کە لەوێن
ئەتوانن هەمویان هەڵویستیان یەک بخەن بۆی ئەو پارێزگارە عەلەقەل لەم فترە زەمەنیە لا بدرێت چونکە ئەو ڕۆڵە خراپەی کە ئەو بەرامبەر کورد بینیەتی لە فترەی ڕابردووی کە بۆ خۆی بە دیکتاتۆریێت لەوێ کاری کردووە زیانی گەورەی بە ئێمە گەیاندووە زیانی گەورەی بە کورد گەیاندووە و خەریکە جارێکی تر ئەو تعریبەی کە ڕژێمی بەعس لە کاتی خۆیان کردی لە ناوچەکان و لە سەروبەندی پرۆسەی بڵێن ئازادکردنی عێراقا بڕێباشی هەڵوەشایەوە و هەنێکشی ماوە ئەبێ بە قانون و هەنێکشی بە بڵێن بڕیار و ئەوانە هەڵۆشێتەوە خەریکە هەمووی زیندووە کاتووە خەریکە کێشەمان بۆ دروستەکە لە ڕۆژانی ڕابردووە لە خوارووی داخۆش کێشە دروست بوو لە سەرەوانە لە سەرگەڕان و لە شوێنەکانی تر لە پەڵکانەوەوانە بەردەوام کێشایە لەسەر ئەمانە بۆیە ئەمە بۆ ئێمە بۆ کورد بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی ئێمە یەک هەڵوێستمانە بێ لە کەرکووکە پەرلەمانتارە کوردەکانی یەک هەڵوێستیانە بێ و لە هەڵسەنگاندنی پارێزگارە بزانن چی ئەکەن و ئاگایەکیان لە یەک بێ لە هەڵسەنگاندنەکە بەڵێ ئەتوانن پارێزگار لا بدەن لەم فترە زەمەنیە بۆ هەڵسەنگاندنەی کە هەیە و یەکێکی تر بێت تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بۆ ئێمە ئەوە هەنگاوێکی باشترە. باشە کاکەریم شێوازی چاودێریکردن و سەرپەرشتیکردنەکە چۆنە بێ وەک لە فەرمانەکەدا هاتووە؟ لە ڕاستیە یعنی وەکو ئەوە نییە کە تۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگارت هەبێت چکە ئەو ئەندامە لە تەشکیلکردنی حکوومەتا بەشدارە و کەسێکی فعالە و بەردەوام تەواجدی لەوێ هەیە. ئەندامی پەرلەمان بەو شێوەیە نییە، یعنی ئەو لیستەی کە باسەکەم بۆ هەڵسەنگاندنەکە ئەوە لە ڕاستیە چاودێریەکەیە و لە ڕاستیە ئەوە ئیشرافەکەیە و ئەتوانێتیش پەیوەندی هەبێ لەگەڵ پارێزگارە ئەو پارێزگارانەی کە باشن ئێمەی سە بۆ نمونە لەگەڵ پارێزگاری سەلاحەدینە ئێمە عیلاقەمان باشە خراپ نییە لە فترەی ڕابردووە توانیمانە کۆمەڵێک پرۆژە بۆ شاری خورمات و بێنین بۆ هەموو پێکاتەکان بە کورد و عەرب و تورکمانەوە و توانیمانە هەنگاوێک بنین و لە مەجای تعریب و ئەوانەشا لە ڕاستیە کەسێکی بێلایەنە ئەوە نییە بڵێ لایەنداری کردبێ لە ئەوانەی کە عەربی تعریبن و عەربی ڕەسەنی منتقەگەنین و جارێکی ترەیانەوە بێنەوە پشتیوانی لێیان نەکردووە بە پێی یاسا و دەستور و ئەوانە تەعاملی کردووە بۆ ئێمە شتێکی خراپ نییە. نازانم ئەوانەی بڵێن دیالە و نینەوە بڵێن ئەو ئەندام پەرلەمانانە ڕێیان چیە لەسەر پارێزگارەکانی خۆیان، بەڵام هەر شارە و هەر پارێزگارە و بۆ خۆی ڕێی جیاوە چاودێریکردنەکە و سەرپەرشتیکردنەکە بەو شێوەیە بەو لیستەی کە هاتووە داوای هەڵسەنگاندنیەکە و دواتریش لە نزیکەوە پەیوەندی ئێمە لەگەڵ ئەوە بۆ پرۆژەکان پەیوەندی ئێمە لەگەڵ ئەوە بۆ ئەو هەزار گرێبەستەی کە لە پارێزگاکان نەکرێ و بۆ ئەوەی لە نزیکەوە ئەتوانین هەر کاتێک بمانەوە لەگەڵ پارێزگارە دانشین و لەگەڵە ئیسیفسار لەوە بکەین کە پرۆژەکان چۆن جێبەجێکرێ و بڵێن خوتەی ئەو پارێزگایەت چۆنە هەنگاوەکان چۆنە ئەچێتە پێش، یعنی ئێمە لە هەموو ئەوەی کە تایبەتە بە پارێزگاکە ئەتوانین دانشین لەگەڵێ و ئیسیفساری لەگەڵ بکەین و بە پێی ئەم ئەمرنیابیە مولزەمە وەڵاممان بداتەوە. باشە لە کێیەوە با بڵین ئێواتوانن بەم سەلاحێتە هەڵبسن؟ ئێمە لە ڕاستیە ئەمە هەبووە لە ڕابردووە بەڵێ باسی کارە کراوەتەوە ئەو لە ڕاستیە لەسەر پارێزگارەکە وەستی ئێمە لە ڕابردووشە ئەوەمانە هەبووە دانیشتوین لەگەڵەیە بۆ نمونە ئێمە لەگەڵ چەند جارێک لەگەڵ پارێزگاری سەلاحەدین دانیشتوین و ئیستیفسارمان کردووە و لە پرۆژەکانمان پرسیوەتەوە و لە دەرەجە وەزیفیەکانمان پرسیوەتەوە و ئیستیفسارمان کردووە. ئێستا ئەتوانین باشتریش چکە ئەوە بەشێکی لەسەر پەیوەندی ئەندام پەرلەمانەکە لەگەڵ پارێزگارەکە وەستێت ئایا پەیوەندی ئێمە تا چەنە لە کەرکووک پەیوەندی ئێمە هەندێک چۆنەڵێی مەدووجە زریتیایە لەگەڵ پارێزگاری کەرکووکە هەندێک جار دەست بۆ هەندێک شتەبە لە ڕاستیە زیان لە لایەنی نەتەوەیی ئێمە ئەگەیەنێت بۆیە ئەو جۆرە بابەتانە تا ڕادەیە لە وای کردووە پەیوەندی ئێمە هەندێک هەوراز و نشێوی هەبێ لەگەڵ پارێزگارە بەڵام ئەم ئەمرنیابیە باشتر دەستکراوەمانەکە و ئەتوانین زیاتر لەم فترە زەمەنیە و وەکو وتم ئەتواننیش ئەو ئەندام پەرلەمانانە ئەگەر ڕێی خۆیان یەک بخەن لە هەڵسەنگاندنەکە ئەتوانن ئەو پارێزگارە لەوێلادەن و پارێزگارێکی تر بۆ ئەم چەند مانگەی تا هەڵبژاردننی
ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی پارێزگاکانیش بۆ ئێمە هەڵبژاردنەکە بۆ ئێمە گرنگە چکە ئێمە لە ڕابردووە لە حکوومەتی مەحەلیە لە ناوچەی کێشە لەسەر نوێنەرمان نەبووە پێشتر ئێمە لە سەلاحەدین و لە دیالا و لە کەرکووک و لە نینەواشەمان بووە بە ژمارەی باشەمان بووە ئەگەر لە سەلاحەدین ئێمە یەک کەسمانە بوو بێ لە کەرکووک دوومان هەبووە لە دیالا دوومان هەبووە لە کەرکووک زیاترمان هەبووە و لە نینەواش زیاترمان هەبووە بەڵام ئەم هەڵبژاردننی ئەم جارەیان من پێم وایە کورتەکانێکی باشتر بەخۆیەدات و ئەتوانین ئێمە وا بکەین ئەوەنە کورسیمانە بێ ئەم جاریشیان بۆ فترەیەکی زەمەنی پارێزگاری کەرکووک کە محوەری قەزیە ئێمەیە کورد بێ و ئەوانی تر شێمە لە حکوومەتی محلیە بەشدار بین و کاریگەریمانە بێ باشە پێدوانە بەشێکی گەورەی ئەو دەستکەوتەی کە بەدیە ئەبێ یەکێتی پارتی لەسەری ڕێککەون یانی ڕێککەوتن هەبێ لە نێوانیانە وەکو دوو هێزی کاریگەر و گەورەی فراوان بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان ناکۆکی ئەوانە کاتەوەی کورد هیچ دەستێنێ بەڕاستی ینی ئەوە شتێکی بەدیهیە لە لای ئێمە یعنی شتێکە سلمێنراوەکە ئەبێ وا بێ نەک یەکێتی و پارتی بەڕاستی ئەبێ حیزب لایەنە سیاسەکانی تریش ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لە ساڵی ڕابردوو حیزب لایەنە سیاسیەکان پارتی لێ دەرکە پێکەوە بووین و پاڵپشتی ئێمە بوون کە ئێمە هێزە گەورەکەین و ئەوانیش بە پێ قاعدەی جەماوەری خۆیان پاڵپشتمان بوون بۆی بتوانین کورسێک بێنین ئەوە بۆ ئێمە ئەهمیەتی گەورە هەیە و بۆ کورد ئەگەر لە ڕووی عملیش و هەنگاوە ئەو تۆ نەنرێت کە ئێمە هەنگاومان ناوە توانی مەنەشت بکەین بۆ خۆی لە ڕووی نەتەوایەتی و لە ڕووی ئیعلام و ئەوانەشەوە بۆ خۆی معنای گەورەی هەیە بۆ تاریخیش معنای گەورەی هەیە لە پارێزگاری سەلاحەدینە کوردێک ئەندامی پەرلەمان بێ بۆیە ئێمە وەکو یەکێتی و پارتی لە پێش هەموو حیزب لایەنە سیاسیەکان دواتریش لەگەڵ ئەوانە ینی ئەوانش بەڕاستی پێویستن و زەرورن بە پێی قورسایی و قاعدەی جەماوەری خۆیان لەگەڵمان بن ئەوە زۆر گرنگە باشە ئێستا ئەوەی کە ئەگەدار لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چه پرۆژە یاسایەکەیە کە ئەنجومەنی نوێنەران بەتەمابێت کاری لەسەر بکە ینی بە زووی کاری لەسەر بکە و لە قازانجی خەڵک بێ ئێمە لە ڕاستیە کۆمەڵێک پرۆژە یاسا لە ڕابردووە ئەوەی بڵین ئاسایشی خۆرە قانونی ئاسایشی خۆراک کە تەشریع کرا و کۆمەڵێک یاسای تر هەیە ئەوەی پێڵێن جرایمی معلوماتی و ئەوانەیەکی لەو یاسا گرنگانەیە کە ئێمە ئەمانەوێت لەسەری بۆستین و ڕاستە لەوانەیە هەندێک لە ڕاگەیاندنکارەکان قسە لەسەرەوەکەن کە ئەمە تا ڕادەیە سنوورێک بۆ ئازادی ئەوانەدانە بەڵام لەگەڵەوەشە بەڕاستی یاسایی کە پێ ئەڵێن جەرایمی معلوماتی بۆ ئێمە گرنگە چکە تا ڕادەیەک جۆرێک لە بەرەڵایی لە ڕاگەیاندنا دروست بووە ئەوە سنوورێک دانا و پێویستە سنوورێک بۆ ئەو جۆرەشتانە دابنرێت لە ڕووی یاسایی و ڕێک بخرێتەوە کە لە لای ئێمە تازە ڕوبەڕووی ئەو جۆرە تەکنۆلۆژیا و ئەو جۆرە بابەتانە ئەبینەوە پێویستە بە یاسا ڕێکی بخینەوە بۆی خەڵکی تر لە بەرامبەر ئەوە زەرمەند نەبێت. سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بە ئامادەبوونت سپاس لێکین سپاس کە لە لامان بیان بەیانە